تورکیای کەمالی تورکیا بەشکاوی لە جەنگی جیهانی یەکەم دەرهاتبوو. هێزەکانی هاوپەیمانەکان چوو بوونە ناو ئەستەمۆلی پایتەختی عوسمانی تێکشکاوە. ئەوان دەستیان بەسەر کاروبارەکاندا گرتبوو. ئەگەرچی سوڵتان مابوو بەڵام پایەکی ڕووکەش بوو. دەسەڵاتێکی ڕاستەقینەی نەبوو. دەستی بەسەر هیچ شوێنێکی تورکیادا نەئەڕۆیشت. گەورە پیاوەکانی کورد لە ئەستەمبۆڵ بە هیوای بەڵێنی هاوپەیمانەکان کەوتبوونە چالاکی سیاسی و ڕۆشنبیری. لە خەڵکی کوردستان دابڕابوون. مستەفا کەمال لە ئەرزروومەوە کەوتە ڕێخستنەوەی ئۆردوی تورک و دەرکردنی هێزەکانی بێگانە و تێکشکاندنی بزوتنەوەی کورد و دانانی بناغی تورکیای نوێ. بۆچوونی مستەفا کەمال بەرامبەر کورد و بزوتنەوەی نەتەوەی کورد هەرگیز هیچ لێڵگەیەکی تێدا نەبووە. لەو ڕۆژەوە لە ئەرزرووم کەوتووە کارکردن یەکێ لە بەندەکانی کارنامەی سیاسی بە گژاچوونی جوڵانەوەی کورد و ڕێگرتن بوو لە هەموو چالاکیی سیاسی و فەرەنجی کوردی و هەوڵدان بوو بۆ پەخستن و شکاندنی هەوڵی ڕزگاری خوازی کورد. مستەفا کەمال هەر لە سەرەتاوە لق و بارەگاکانی هەموو ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانی قەدەغە کرد و فەرمانی گرتنی دەرکرد بۆ جەلادەت و کامەران بەدرخان و ئەحمەد فایق کە لەگەڵ مێجەر نوئێل چوو بوون بۆ مەڵاتیا بۆ پەیوەندیکردن لەگەڵ گەورە پیاوانی کورد دەربارەی خواستەنەتەوەیەکانی. ناوچەکانی ژێردەسەڵاتی سمکۆ هاوسنووری ناوچەکانی جموجوڵی کەمال بوو، بەڵکو پشتی جەبەی هێزەکانی بوو. بێگومان سمکۆ لە چالاکی سیاسی و دیپلۆماسی و ڕۆشنبیری ڕێکخراوە کوردیەکانی ئەستەمبۆڵ بێئاگا نەبوو، چونکە هیچ نەبێ بەهۆی سەید تەهاوە کە هەم ژمبرای و هەم یەکێ لە هاوکارە نزیکەکانی بوو ئەبێ ئاگادار بوو بێ. هەروەها ئەبێ لە هەڵوێستی مستەفا کەمال و جوڵانەوەکەشی بەرامبەر ئامانجەنەتەوەیەکانی کورد لە تورکیا کەم یا زۆر ئاگادار بوو بێ. سمکۆ باوەڕێکی قوڵی بەوە هەبوو ئێران زۆر لاواز و بێتوانایە و تەقەلاکانی کورد لەوێدا کۆبکرێنەوە بۆ بەدەستهێنانی دەسەڵات و دامەزرانی ناوەندێکی سربەخۆی کوردی. بۆ دامەزرانی ئەوەش پێویستی بە چەک و تەقەمەنی ئەبێ کە ئەبێ لە شوێنێکەوە دابینکرێ. سمکۆ ئینگلیزی تاقی کرد بۆ ئامادە نەبوون چەک و پاری بدەنێ. سۆڤێت لە بارێکی وەهادا نەبوو بتوانێت یارمەتی کورد بدە. ناوچەکەش جگە لە حکوومەتی تورکیای کەمالی دەوڵەتی تری تێدا نەبوو. بە تایبەتی ناوچەکانی سمکۆ ڕاستەوخۆ نووسابوون بە ناوچەکانی دەسەڵاتی مستەفا کەمالەوە. هەر لەم ڕوانگەیەوە هەڵوێستی خۆی لە کوردستانی تورکیا و عێراق دیاری کردووە. کاتی ئەحمەد تەقی لە کاتی جیرانی شێ مەحموودا بە زمانی هەندێک لە گەورە پیاوەکانی کوردستانی عێراقەوە لە تشرینی یەکەمی 1920دا داوای هاوکاری و پشتیوانی لێ ئەکا بۆ بەرپاکردنی شۆڕش بە پشتیوانی تورک لە دژی ئینگلیز. لە وەڵامدا ئەڵێ ئێستا ئینگلیز زۆر بەهێزە، مجادلەکردن لەگەڵیا لەبارەی کوردەوە زۆر گرانە. باوەڕ ناکەم تورکی زەبوونیش بتوانێت بەناردنی هێز بۆ ئەوێ دەست بخاتە کاروباری سیاسی ڕەواندزەوە. چاکترین شت بۆ کورد ئەمڕۆ ئەوەیە لە ئێراندا جوڵانەوەمان یەک بخەین و بوونی خۆمان لە ئێراندا بپارێزین. ئەمە بۆ باری ئەمڕۆمان زۆر باشە و لە دوا ڕۆژدا ئەتوانین کەڵکی لێوەربگرین. لەو گفتوگوێشدا کە لە تشرینی یەکەمی 1921دا مستەفا مڵکی لەگەڵ سمکۆی کردووە لە بارەگاکەی خۆی لە چاریخ، لەو ڕۆ ئاشکراتر بیرۆڕای خۆی ڕوونەکاتەوە. پرسیار: باشە تۆ هەوڵ دەدەی بۆ ئەوەی کورد ڕزگار و ئازاد بکەی، ئەی بۆچی پێش هەموو شتێک ناوچەی وان و ئەرزرووم و بەتیس و هەکاری و خەرپۆت ڕزگار ناکەیت و ئەو خەڵکە ڕێک ناخەی کە ماوەیەکە لە ژێرجەوروستەمی تاقمەکەی مستەفا کەمالدان؟ وەڵام: من وای بە باش دەزانم کە لە پێشدا لە ئێرانەوە دەست پێ بکەم. من هیچ بە چاکی نازانم لەم ڕۆژەدا لەگەڵ تورکەکاندا تێکی بدەم، چونکە ئەوان بە تفەنگ و فیشەک یارمەتیم دەدەن. تورک بە ڕەواڵەت دۆستایەتی سمکۆیان نەکرد، هەندێک چەک و تەقەمەنیان دابووە. ئەویش بە دابینکردنی خواردەمەنی کە لەو سەردەمەدا گرنگێکی تایبەتی هەبوو یارمەتی ئەدانەوە. بەڵام سمکۆ سەرکردەیەکی بزوتنەوەی کورد بوو، هەوڵی دامەزرانی کوردستانی سەر بە خۆیەدا. ئەمەش بە تەواوی ناکۆک بوو لەگەڵ ئامانجی کەمالەکاندا. کەمالەکان بۆ ڕاپەڕاندنی خەڵکی کوردستانی عێراق دژی ئینگلیز و گرتنەوەی ویلایەتی مووسڵ بە هاوکاری هەندێک لە کوردەکانی ئەوێ مەفرەزەیەکی بچووکیان بە سەرکردایەتی کابرایەک بەناوی ئۆزدەمیربەگ ناردبووە ناوچەی ڕەواندز. لە نامەکانی نێوان کاربەدەستانی تورک و فەرماندەی ئەم بارەگا بچووکەدا هەڵوێستی کەمالەکان لە سمکۆ دەرەکەوێ کە ئەمە نمونەکەیەتی. دیاربەکر 4/6/1938 ئیستیخبارات نمرە 1745 بۆ ئۆزدەمیربەگی قایمقام. 1. سمکۆ کابرایەکی فێڵبازە، بەهۆی زرنگی خۆیەوە ئەو خەنجەرەکە هەڵی گرتووە بۆ کاتی خۆی ئەشارێتەوە. ئەم کابرایە بیری سربەخۆیی لە کەللەدایە، مەبەستی ئەوەیە کە تا لە ئێراندا دەسەڵاتی زیاد ئەکا و بەهێز ئەبێ لەگەڵ ئێمە تێک نەچێ و بەم جۆرە بە مەرام و ئامانج بگا. 2. سەرکەوتنی سمکۆ لە ناو عەشایری کووردا بەم جۆرە گەورەبوونی و دەسەڵات پەیداکردنی بۆ حکوومەتی میلی ئێمە واتە بۆ حکوومەتی تورکی مستەفا کەمال دەست نادا. بەڵام لەم ڕۆژەدا تێکچوونمان لەگەڵ سمکۆ بۆ ئێمەش باش نییە. ئەگەر بتوانن هەوڵی ئەوە بدەن کە بە پروپاگەندە و بە بڵاوکردنەوەیەکی وا کە عەشایری پێتەفرە بدەن و بیانکەن بە دوژمنی سمکۆ بەڕاستی خزمەتی گەورە بۆ حکوومەت جێبەجێەکەن، وەکو ئەوە کە بڵێن سمکۆ بە پارەی ئینگلیز ئەم شۆڕشە ئەجێڕێ و بۆ قازانجی خۆی و خزمەتی ئینگلیز خوێنی کوردەکان ئەڕژێنێ. 3.
ئەو مەفرەزەیە کە لێرەوە خراوەتە ڕێ جارێ ئەچێتە جوولەمێرگ. دوای گەیشتنی ئێوە بە ڕەواندز و جێگیربوونتان لەوێ بەپێی هەواڵ و پێویست فەرمانی تر ئەدرێ بە بزوتنەوەی مەفرەزەکە و هاتن ویانە هاتنی بۆ ڕەواندز. 4. مەکارە هۆی گوێزانەوەمان نییە کە تۆپ و مەترالیۆزی پیا بنێرین، هەوڵ ئەدەین کە ئەوەشتان بۆ جێبەجێ بکەین. بە ناوی قۆماندانی جەبهەوە ڕئیسی ئەرکانی حارب بەسڕی. وەکو ئەوان سمکۆیان بە دوژمن داناوە، سمکۆش باوەڕی بەوان نەبوو، بەڵکو وەکو لە گفتوگۆکانیدا لەگەڵ یامۆچی و توێتی تورکی لە عەجەم بە دوژمنتر زانیوە بۆ کورد، بەڵام لەو کاتەدا پێویستی هەردوو لایانی کۆکردوێتەوە. بە تایبەتی تورک کاتێ پێویستی بە بێلایانی سمکۆ بوو کە هێشتا لە شەڕا بوو لەگەڵ هێزەکانی ئەرمەنی و دوایتر فەڕەنسی و ئینجایۆنانی. لە دوای ئەو هێرشە گەورەی ئەرتەشی ئێران کردی بۆ سەر مەڵبەندەکانی ژێردەسەڵاتی سمکۆ و داگیرکردنی چاریەخ، سمکۆ کشایەوە بۆ ناو تورکیا. دۆستایەتی سمکۆ لەگەڵ کەمالەکان بە قەلچی نەهات، چونکە هەڵوێستی ڕاستەقینەی کەمالەکان لە سمکۆوە هابوو وەکو لەو بەڵگەیەدا نووسراوە، نەک وەکو ئەوی سمکۆ تێیگەیشت بوو. لە ناو خاچی تورکیادا هێزێکی سوکەڵەی تورک لە ناکاو بە شەو پەلاماری سمکۆیان دابیکوژن. لەم پەلامارەدا ژنەکەی و هەندێ لە هاوڕێکانی کوژران، کوڕەکەی بەدیل گیرا، هەرچی زێر و سامانێکی پێبوو بە تاڵان برا، خۆی و براکەی بە زەحمەت دەرباز بوون. سمکۆ لەو سەفەرەدا کە هاتە کوردستانی خوار و نوێنەرانی ئینگلیزی لە دێرێ و بە حرکە بینی و پاشان ڕووی کردە سلێمانی بۆ دیدەنی شێخ مەحموود. لەو کاتەدا لە سلێمانی نوێنەرانی تورک خەریکی گفتوگۆ بوون لەگەڵ شێخ مەحموود. ئینگلیزەکان بە هیوا بوون سمکۆ شێخ مەحموود لە دۆستایەتی تورک ژیوام بکاتەوە، بەڵام سمکۆش کە گەیشتە سلێمانی لەگەڵ تورک تێهەڵچۆوە بۆ ئەوەی کوڕەکەی بەر بدەن و پارەکانی بدەنەوە و داڵدەی بدەن. سمکۆ زۆر لە سلێمانی نەمایەوە، چونکە سلێمانی لە ئەنجامی هەڕەشەی بەریتانیدا چۆڵکرا، گەڕایەوە ناوچەکانی سنوور و لەوێ پەیوەندی لەگەڵ تورک نوێ کردەوە. تورک لەو کاتەدا لەگەڵ ئینگلیز و حکوومەتی تازەدامەزراوی عێراق لەسەر ویلایەتی مووسڵ لە کێشەدا بوون. ئینگلیز دەیویست ئاسووریەکان لە بادینان لەسەر سنووری تورک نیشتە جێبکە. تورکیش ویستی سمکۆ تێکەڵاوی ئەم گەمەیە بکە. سمکۆیان بان کرد بۆوان، گفتیان پێدا یارمەتی بدەن بە چەک و سەرباز بۆ ئەوەی بچێ بۆ یارمەتیدانی شێخ مەحموود لە دژی ئینگلیز بجەنگێ. زۆری نەخایان تورک و ئینگلیز کێشەکانی خۆیان بە خۆشی چارەسەر کرد. تورک پێویستیەکی بە سمکۆ و بە شێخ مەحموود نەما، کەوتە تەنگ پێ هەڵچنین و ڕاونانین. لە دوای تێشکانی شۆڕشی 1925 کوردستانی تورکیا، سمکۆ ناچار بوو چەند جارێ لە نێوان تورکیا و ئێران و عێراقدا ئەمدی و ئەودیوی سنوور بکە تا سەرنجام لە شنۆ کوژرا. بریتانیا و رووسیا لە 1970ەوە لەسەر دابەشکردنی ئێران ڕێکەوتبوون. هەموو کوردستانی ئێران ئەبوو بکەوێتە ژێردەستی رووسیا، بەڵام شۆڕشی ئۆکتۆبەر ئەو نەخشەی بەجارێ هەڵوەشاندەوە. بەریتانیا وازی لە دابەشکردنی ئێران هێنا، ئەیویست دەوڵەتی ئێران بمێنێ و حکوومەتێکی مرکزی بەهێزی ئەو توی تێدادا بمەزرێ بەری تەنینەوەی کۆمۆنیزم و نفوزی سۆڤێتی بگرێ، بەڵام لە هەمان کاتدا ئەیویست ئێران بە پەیمانێکی دووقۆڵی بەخۆیەوە ببەستێتەوە بۆ ئەوەی لەژێر کارتێکردنی خۆی دابێ. ئێران ئەیویست لە کۆنفرەنسی ئاشتیدا بەشدار بێ و بە یارمەتی بریتانیا سنوورەکانی خۆی لەسەر حسابی تورکیا و رووسیا فراوان بکە. بەریتانیا ژنەی ئەیویست ئێران کە بەشداری جەنگی جیهانی نەبوو بوو، بەشداری کۆنفرەنسی ئاشتی بێ، بۆ ئەوەی هیچ بەشداریەکی لە دیاریکردنی چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەبێ. بەریتانیا لە ڕێگەیدانی چەردێک بەرتیل بە وسوقت دەولەی سەروەزیر و وەزیری دەرەوە و وەزیری داراییەوە لە 1990دا پەیمانێکی لەگەڵ ئێران بەست، بەکردەوە ئێرانی ئەکردە ژێردەستەی بریتانیا. سیاسەتی ئێرانی بریتانیا بە کورتی ئەوە بوو ئێران بە یەکگرتووی و بەهێزی بمێنێ، لەبەر ئەوە کورد هەلی ئەوەی نەبوو پشتیوانی بەریتانیا بۆ خواستنەتەوەیەکانی خۆی لە ئێراندا بەدەست بێنێ. لە کاتی سەردانی وێلسۆندا بۆ سلێمانی بۆ کۆبوونەوە لەگەڵ شێخ مەحموود و مەزنەکانی تری کورد کە مەسەلەی کوردی ئێران هێنرایە پێشەوە و هەندێک لە مەزنەکانی کوردی ئێران ئارەزووی یەکگرتنیان لەگەڵ کوردستانی عێراق دەربڕی، وێلسۆن ئەمەی بۆ نەسەلماندن. لە کۆنفرەنسی پاریس ئەگەرچی نوێنەرایەتی کورد مەسەلەی کوردی ئێرانی هێنایەکایەوە، بەڵام لە پەیمانی سیڤەردا کوردستانی ئێران بە تەواوی پشتگوێخرا. هەروەها سمکۆش کە بەهۆی بابەکر ئاغای پشتدەریەوە پەیوەندی لەگەڵ ئینگلیز کرد و دوایتر سەید تەهای نار بۆ دیدەنی مەندووبی سامی لە بەغداد، بەڵێنی هیچ جۆرە یارمەتێکیان پێنەدا. زۆر کەس لە سمکۆیان پرسیوە بۆچی لەگەڵ ئینگلیز ڕێک ناکەوێ. سمکۆ ڕێکەوتنی لەگەڵ ئینگلیز ڕەت نەئەکردەوە، زۆریشان لەگەڵ خەریک بوو، بەڵام ئینگلیز هیچ یارمەتیکی سمکۆیان نەدا و هیچ پشتیوانیەکیان لێ نەکرد، چونکە پشتیوانیکردنی بزوتنەوەی نەتەوەی کورد لە ئێران لەگەڵ سیاسەتی ئەوان نەئەگونجا، خۆشی بەهۆی کوشتنی مارشیمۆن و ڕەفتاری لەگەڵ مەسیحەکان لەلای ئەوان بەدناو بوو. مزبێڵ لەو ڕۆ ئەڵێ بەهۆی ئەو بەیانەوە کە مێجر نۆئێل لە حوزەیرانی 1990دا دەربارەی مەسەلەی کورد بڵاوی کردەوە، سمکۆ زیاتر نزیک بووە لە وەکیلی حاکمی عامی عێراق، بەڵام بەهۆی ئەو پەیمانەوە کە ئێمە لەگەڵ ئێران بەسمان، هیچی وایەکی نەما بە پشتیوانی ئێمە بۆ دامەزرانی یەکێتیەکی نەتەوەیی لەناو کوردەکانی تورکیا و ئێراندا. سەرڕای ئەوەش ئەترسا سزا بدرێ لەسەر ڕەفتاری خراپی لەگەڵ مەسیحیەکان.
سمکۆ دوای تێکشکانی لە ئێران ڕووی کردە کوردستانی عێراق لە دێرێ و لە بەحرکە نوێنەرایەتی ئینگلیزی بینی و دوو پێشنیاری خستە بەرچاویان. هاوکاری کورد لەگەڵ ئینگلیز بەرامبەر بەوە ئەوانیش پشتیوانی کورد بکەن بۆ دامەزرانی دەوڵەتی کوردستان. ئەگەر ئەوە ناکەن یارمەتی خۆی بدەن بە ئاشکردنەوەی لەگەڵ ئێرانیان بەشەڕ بگەڕێتەوە شوێنی خۆی. دوایین دوژمنایەتی ئینگلیز لەگەڵ سمکۆ ئەوە بوو کاتێ سمکۆ لەژێر گوشاری تورکیدا بە ناچاری چوە کوردستانی عێراق، معتەمیدی بریتانی لە بەغداد داوای لە حکوومەتی عێراق کرد هاوکاری لەگەڵ حکوومەتی ئێران بکە بۆ سەرکوتکردنی یاخیبوونی سمکۆ. رووسیا سیاسەتی کوردی ڕووس لە پێش هەڵگیرسانی جەنگ و لە ساڵانی جەنگدا خواستەنەتەوەیەکانی کوردی ڕەچاو نەئەکرد. هەموو تەقەلاکانی عەبدوڕەزاق بەجی بەدرخان، کامل بەجی بەدرخان، سمکۆ، شێخ عەبدوسەلامی بارزانی، مەلا سەلیمی خێزان، سەید تەهای شەمزینی کەڵکی نەبوو. رووسیا گرێوی لەسەر هاوکاری ئاسووری و ئەرمەنی کردبوو نەی ئەویست بۆ کورد ئەوان لە خۆی بڕەنجێنێ. رووسیا لە دوای سەرکەوتنی ئۆکتۆبەر تووشی کێشەی ناوخۆی و ئابڵوقەدانی دەوڵەتانی ئەوروپی بوو. ئەویست تەوقی ئابڵوقەدان بشکێنێ و نەهێڵێ نفوزی دەوڵەتانی ئیمپریالیستی بگەنە سنووری لای خواروی. هەر بۆ ئەوەش بە پێچەوانی سەردەمی قەیسار کە ڕێکەوتبوو لەگەڵ بریتانیا و فەڕەنسا و ئیتالیا بۆ دابەشکردنی خاچی عوسمانی و ئێران، سیاسەتی حکوومەتی سۆڤێتی هەڵوەشانەوەی هەموو ڕێکەوتن نامە کۆنەکان و دروستبوونی دەوڵەتی بەهێز لە تورکیا و ئێران و ئەفغانستان بوو. سۆڤێت دەستی لە ئەرمەنی و ئاسووری هەڵگرت و بە کاروباری ناوخۆی و بەرەنگاری گەلە کۆمەچی دنیای سەرمایەداریەوە مەشغوڵ بوو. نەی ئەپەرژایە سەر دەزوەردانە کاروباری ناوەوەی ئێران و تورکیا، لەبەر ئەوەش نەیویست کۆمەک بە شۆڕشگێڕانی ئێران و تورکیا بکە، بەڵکو کۆمەکی بە حکوومەتی مەرکەزی کرد و پەیمانی دۆستایەتی لەگەڵ تورکیای کەمالی و ئێران و ئەفغانستان بەست. سمکۆش کە خۆی ڕەفتاری لەگەڵ ڕووس کردبوو لە پێش جەنگدا سەردانی تەفلیسی کردبوو، لە نزیکەوە سەرکردەکانی دیبوون، بە تایبەتی دوای ڕێکەوتنی ڕووسی بریتانی 1970 کە هاتبوونە ئازەربایجانەوە و لە سەردەمی جەنگدا بە گیراوی بردوویانە قافقاس و دوایی دەست بەسەر لە خۆی و پاشان بێلایەن لە چاریق دانیشت بوو. سمکۆ لە ساڵانی دەربەدەری کە هێشتا لە ناوچەی باشقەڵای کوردستانی تورکیا بوو، لەسەر داوای خالید بەجی جەبرانلی سەرۆکی جەمعیەتی ئیستیقلالی کوردستان لە ڕێگەی کۆنسوڵی سۆڤێتیەوە لە ورمێ پەیوەندی لەگەڵ کردن. دوو پێشنیاری خستە بەردەم، هاوکاری کورد و سۆڤێت بەرامبەر بەوەی پشتیوانی لە ئامانجەنەتەوەیەکانی گەلی کورد بکەن. ئەگەر ئەوە نەتوانرا لای کاربەدەستانی ئێران هەوڵی بۆ بدەن بگەڕێتەوە شوێنی خۆی و ئەوان دەستەبەری سەلامەتی بن. یەکێتی سۆڤێت ئامادە نەبوو پشتیوانی لە بزوتنەوەی کورد بکات چونکە لەگەڵ سیاسەتی ئێرانی و تورکی سۆڤێتیدا نەئەگونجا. رووسیای سۆڤێتی لەو کاتەدا ئەویست دەوڵەتانی ئێران و تورکیا بەهێز بن و بتوانن خۆیان لەبەر گوشاری دەوڵەتانی ئەوروپی دوژمنی سۆڤێتدا ڕابگرن و نەکەونە ژێردەستی ئەوان. هەروەها پەیمانی دۆستایەتی و هاوکاری لەگەڵ ئیمزا کردبوون. نوێنەرانی سۆڤێتی لە وەڵامدا ئاگاداریان کرد داوای یەکەمی لەگەڵ سیاسەتی ئەوان ناگونجێ، ناشیانەوێت درۆ لەگەڵ کورد بکەن. بۆ داوای دووەمی ئامادەییان دەربڕی بوو بۆ یارمەتی دانی. هەر لە ئەنجامی ئەو سیاسەتەدا بوو یەکێتی سۆڤێت بەدەنگ داواکانی شێخ مەحموودەوە لە عێراق و داواکانی خالید بەگ و جەمعیەتی ئیستیقلالی کوردستانەوە لە تورکیا و داواکانی سمکۆ لە ئێران نەهات.